700 ساڵ سەروی 700 ساڵە ئەمە خاوەندایەتی ئەو زەویاناکەین. ئێمە نەوەی میری سۆرانین هەمومان دەگەڕنەوە سەر میر ئەحمەد لەلی برای پاشای گەورە. لا گوندی بادلیانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆرانین ئەمڕۆ لێرە دانیشتوانی گوندی بادلیان گرتبوونەوە کۆمەڵەیەک داواکاریان هەیە. جاچینە لای خۆیان بزانین داواکاریوان چێ هۆکاری گرتبوونەوەیان لێرە چییە؟ کاک شێرزاد سڵاوتان لێ وەکو نوێنەری گوندی بادلیان. داواکاری ئەوە چیە هۆکار چ ئەمڕۆ لێرە گرتبوونەوە؟ بەخێر بێن سەرچاوان سەران زۆر بەخێر بێن. کاکەمە وەکو خەڵکی گوندی بادلیان ئەمڕۆ گرتبووینەوە بە شێوەیەکی مەدەنیانە سەبارەت بەو زوڵم و تەعدای لە خەڵکی مەئەکرێتن دەستدرێژێکرێتە سەر زەوی و مەرعای گوندی بادلیان. طبعاً بەگشتی بە ناوی تەوزیعی فەرمانبەران هاتینە ئەگەر تەسویری بکەن دواتر تەماشا بکەن ئەو کەند و تەپۆلانە بە کەلکی تەوزیعاتی ناین. باشە ئەو زەویانە بەسەر فەرمانبەران داوە دەڵێن بە ناوی فەرمانبەران ئەجا بەوە هەر شێوازشکێ ئەمە ئەوەی نازانین بەڵام تەعدایە لە زەوی خاچی مەئەکرێتن ئێمەش هاستاینە کۆبووینەوە قبول ناکەین ئەو عەردانن داگیر بکرێتن بەرگریەکەین هەتا ئاخیری. چەندە بن زەویەکان؟ نزیکەی 2000 دۆنمە سەروی 2 ملیۆن داریشی تێدایە داری تێدایە تەمەنی لە 140 ساڵی ڕەتەکاتن. یعنی هەم زوڵم لە ژینگەی ئەکرێ هەم زوڵم لە فەلاحی ئەکرێ هەم زوڵم لە خەڵکی ڕەشوڕوت ئەکرێ هەم خەڵکانێک هەنا فەقیر حاڵن لە ژیانی خۆیان کە ناتوان لەسەر خۆیان بەجوابێن ئێستا هەمومان بە یەک دەنگ لەسەر یەکتری وەجواب دێن لە ئەوەی زوڵم لە خاچی من نەکرێت. ئەو زەویانە بڵێم کڕێوتانە یاخود لە کۆنەوە هەری خۆتان بووە 700 ساڵ سەروی 700 ساڵە ئەمە خاوەندایەتی ئەو زەویاناکەین. ئێمە نەوەی میری سۆرانین هەمومان دەگەڕنەوە سەر میر ئەحمەد لەلی برای پاشای گەورە. خۆمان خاوەنی ئێرەینە بە نسبەت تاپۆ و تاپۆ نەبوون هەندێک زەویەکان تاپۆنە بە حکمی ئەوەی لە سەردەمی بەعەزدا هەر کەسێک خاوەنی مڵکێکی گەورە باە زیاتر زەڕیبەی لێ ئەستێنرا. ئێستا خەڵکانێک لێرانە ساحەبی زەویەکی 25 دۆنم 30 دۆنمە عەردە بەڵام 3 دۆنمی تاپۆ کردی لە ترسی زەڕیبەیە و هەندێکیان ئەو کاتی تەرحیل کرابوون لە ئێرانێ بوون نەیانتوانی زەویەکانیان تاپۆکەن زۆربەی زەویەکانش هەر بەبێ تاپۆمانەوە بەڵام مەرعای گوندا لە تەوسەی بەغدایش کە تەوسێ بە خۆمێ نایتمێرە ئێرانە هەموو شوێنەکان دیارن کە سنووری بادلیە و مەرعای بادلیە بەڵام قبول ناکەین زەویانەی کە تاپۆشن ئەوانیش دابەشەکەن هەر هەمووی دەڵێن دابەشیەکەین بەڵام قبول ناکەین. ئێوە لایانی پەیوەندیدار چیان پێوتون هەر ڕۆینەوێ بە زمانێکی تەشیر و زمانێکی زبر و بە زمانێکی هەڕەشە ئامێز و بە شێوازە قسەن لەگەرەکەن کە ئەنەما ئەمە هیچ نەبین. باشە بەڵێنیوان پێ نەداینەکە قەرەبوو دەڵێن قەرەبوو بەڵام قەرەبووی ئەو زانکۆی سۆران ئێستا لە ژێر ئەو عەردانەیە لە 2011 معاملاتم کرد ئێستا لەسەر ناوی خۆمە قەرەبوو وەرنەگرتیا و شارێک کە لەو پشتەوەی دروست دەکرێتن 3 ساڵە سیم کرایە تاخت کرایە حەقی ئەو فەقیر و فەقاری هەموو خورایە نادەن قەرەبوو نییە قەرەبوو شتیوانە نیە ئەمە نانەوێت عەردەکەن تێک بچی گوندەکە تێک بچی 700 مال لێرە ئاخر ئێرانە تەوزیع بکرێت دەبێ ئەمە تەرحیل بکرێن دەربکرێن لێرانە شوێنێک نامینی ژیانی تێدا بکەین ئەمە ساحێبی مەڕ و مەڕدارینە ساحێبی مانگا و مریشکین ئاخر ناکرێت کاکە ئەو گوندەی لەمە تێکدەن قبول ناکەین.